ئەم بەفرە بەڕاستی بەفرێکی نیعمەتە، بەفر خۆشیە، بەڕاستی بەفر ئاوەدانیە، چکە ئاو زۆرە بێ، ینی دەروونەکان هێمنە بنەوە، نیعمەتە، نیعمەتێکی خوای گەورەیە بەڕاستی. ئەم ساڵ خوانێ بڕێ، ئەم ساڵ باریوە، هیچێکی وانە بە چاو ساڵانە پارەکە بەڕاستی چاک باری و زستانەکەشی زۆر سەخت بوو. ئەم ساڵ تا ئێستا تا حدێک زۆر باشە و زۆر خۆش، ینی شتێکی وانە باریوە تا خەڵک ناڕەحەت بێ بەڕاستی. ئێمە وەکو ڕاهاتین چکە ئێمە خوانێ بڕێ ئەم سەرمایە سەختترمان بینیوە، جەوەکە تا ئێستا خوانێ بڕە خۆش، ینی شتێکی وانە بڵێ زۆر ساردە، تا حدێک باشە، تا ئەم ساڵ زۆر باش تا ئێستا. لە سلێمانیەوە هاتووم ئەمڕۆ بەڕاستی کەشێکی خۆشە لە پێنجێن، ئەتر بەبوونەی ئەم بەفروشتەوە هاتوین و بۆ ئیشوکاری خۆشمان هاتوین لەگەڵا، بەڵامی تر بە بوارەنین ئەم بەفرە دنیا دڵخۆشە نەکەر من. وڵی خۆی بەفر لە خۆی هەر دڵخۆشیە، ئەتر ئێمەش مای دڵخۆشیە بەڕاستی بەفربارین بۆ خۆی، هەم بۆ سروشت هەم بۆ کەشی ئێمە مای دڵخۆشیە.